وردگار لە قورئاندا تۆماری دەکا یەکێ لە پیاوچاکان یەکێ لەوانەی کەوا لەگەڵ کوڕەکەیدا چۆن گفتوگۆ دەکا چۆن فێری شتی جوان و چاکی دەکا ئەوش ئەوەیە کە لوقمانی حەکیمە کاتێ لەگەڵ کوڕەکەیدا قسە دەکا بەم لەفزە جوانە بەم نەرمونیانە بۆی کوڕەکەی یان کچەکەی ئەگەر لارێژ بوو بێتە ڕێگایەک کە ڕاز بێ ئەو ڕێگایی کە خوای پەروەردگار ئەوێتی. یەکەم جار فێری ئەم چەند خەسڵەتەیەکە لوقمانی حەکیم ئەفەرمێ وإذ قال لقمان لابنه وهو يعظه يا بني لا تشرك بالله. واتە یەکەم خاڵ کە لوقمانی حەکیم فێری منداڵەکەی دەکا ئەوش ئەوەیە حەقی خوایە ئەبێ منداڵەکانمان فێری بکەین بڵین ڕۆڵە حەقی خوا هەیە لەسەر تۆ خوای پەروەردگار دروستی کردوین لەسەر دنیادا بەسەری ئێمە حەقەیە بەسەری تۆش. ئەوەتە لوقمانی حەکیم بە کوڕەکەی ئەڵێ کوڕە شیرینەکەم کوڕە ئازیزەکەم بلبلەی چاوم وریابە شەریک بۆ خوا قەرار نەدەی لە دنیادا و لە بوونەوەردا یەک خودا هەیە ئەبێ هەر ئەو بپەرستی و هەبێ بۆ عیبادەت بکەی و ئەبێ هەر لەو داوا بکەی وریابە کوڕە شیرینەکەم ئەمە مافی خوایە بەسەر منەوە و بەسەری تۆوە مافی خوایە بەسەر هەموو بەندەکانیەوە بەسەر هەموو مەخلوقاتیەوە ئەبێ هەمویان بەڕاستی خوا بپەرستن و شەریکی بۆ قەرار نەدەن. بەم